بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی عەزیز و خۆشەویستی ڕسەی زانایان ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. بەختەوەرین لە بەشی دووەمی بەرنامەی ڕسە لە خزمەتی مامۆستای زانا و مجاهید و مهاجیر ڕێزار زەنای مامۆستا مەلا محەممەدی ڕازی لە خزمەتەوەی عەزیز و خۆشەویستا بەردەوامە بین وەکەوەی کە لە کۆتایی بەش یەکەمی بەرنامە ئاماژەمان بەوە کرد کە زیاتر هەڵەگرێ باسکردن لە ژیانی پڕ لەسەروەی زەنای مامۆستای مەرحوم زا خوددا یار بێەوە لەگەڵ ما من تا کۆتایی بەرنامە بۆی زیاتر ئاشنای ژیانی مامۆستای زانابین لە زار و زبانی ئەو مامۆستا عەزیز و خۆشەویستانە کە لە ژیانی پڕ لە سەروەری ئەو کەڵە پیاوە دەدوێن لەگەڵ مامن. ژیان نامەی مامۆستا محەممەد ڕازی، ناوی تەواوی محەممەد عەبدوڵڵا محەممەد خانە، ساڵی 1950 لە پێنجوێن لەدایک بووە. لە سەرەتاکانی تەمەنیەوە دەستی بە خوێندنی زانستە شەرعیەکان کردووە و ئاستەکانی بڕیوە تا دوجار لە ساڵی 1983 بە ئامادەبوونی 96 زانای گەورەی کوردی بڕوانامەی زانستی شەرعی وەرگرتووە. لە ساڵانی هەفتاکانەوە پەیوەندی بەکاری ئیسلامیەوە کردووە و ساڵی 1984ش پەیوەندی بە ڕیزەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کردووە و یەکێ بووە لە دامەزرێنەرانی ئەو بزوتنەوەیە. ساڵی 1986 لە کۆنگرەی یەکەمی بزوتنەوەی پەیوەندی بۆتە ئەندامی سەرکردایەتی و فەرماندەی هێزی خالد. ساڵی 1987ش پاش پێکهێنانی بزوتنەوەی ئیسلامی بە سەرپەرشتی ئەو یەکەم مەفرەزە و هێزگەیشتۆتە دەڤەری قەرەداغ. لە ڕاپەڕینەکەی 1991 گەلەکەمان ڕۆڵی باڵای بینیوە تا کەرکووک لە ڕاونانی بەعسیەکان بەشدار بووە. ساڵی 1994 بۆتە قازی شەرعی و ئەندامی مەکتەبی عەسکەری بزوتنەوەی ئیسلامی. هەروەها لە بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیدا بەرپرسیارەتی باڵای هەبووە. پاش ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی بووە بە بەرپرسی مەڵبەندی کەرکووک و چەمچەماڵ و ئەندامی مەکتەبی زانایان و دوجاریش بەرپرسی دەستگای پێشمەرگە دێرینەکان بووە. مامۆستای کۆچ کرد و خاوەندیان نووسین و بەرهەمی جیاواز بووە لە بوارە جیاجیاکانی ئیسلامیدا. کۆتایی ساڵی 1984 بڕیاری لە سێدارەدانی لەلایەن بەعسیەکانەوە بۆ دەردەچێت. هەروەها بەهۆی ئاوارەبوونیەوە کچێکی گیان لەدەست دەدات. ساڵی 1988 لە بۆسکان بریندار دەبێت. ساڵی 1993 برایەکی بەناوی ساڵح لەگەڵ چەند پێشمەرگەیەکدا شەهید دەکرێن. لە ساڵانی هەشتاکان لەلایەن ڕژێمی بەحس و هەروەها کەسانی دیکەش هەوڵی تیرۆرکردنی دراوە. مامۆستای ڕازی تا کۆتایی تەمەنی لە ڕیزەکانی کۆمەڵی ئیسلامیدا بەردەوام بووە لە خزمەتی ئاین و زانست تا دوجار لە حەڤدەیەشی 2017 لە نەخۆشخانەی هیوا لە سلێمانی بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی دەکات و لە مەراسیمێکی شایستەدا لە گۆڕستانی کەڵەکن لە سلێمانی بەخاک دەستپێردرێت. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویستی ڕسەی زانایان دووبارە سەلام و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێت. لە بەشی یەکەمی بەرنامەی ڕسە لە خزمەتی جەنای مامۆستای کوڕە گەورەی مامۆستای مەرحومە تا شوێ ئەوەی کە توانیتی بەردەوام بێ لە خزمەتکردن لە جاحوجرە بێ یان هەر شوێنێک کە مامۆستا توانی بێتی و بۆی کە زانستە شەرعیەکان بگەێنی. لە دوای ئەوەی کە لەوێ بەشێک لەوانەکان دەخوێنێ دەگەڕێتەوە بۆ کوردستانی خۆمان. ڕۆژتە کەرکووک ساڵ یان مامۆستاکان هیچ لە یادە مامۆستا؟ ساڵەکەی تقریبا لە ساڵی وەکو بڵێ 79 بۆ 80 والله ئاعلەم جارێکیان خۆی ئاماژەی پێکرد لەو مەسافە لەوێ خوێندوێتی. باسی مامۆستاکانی نەکرد. باسی مامۆستاکانی نەکردو بەڵام وتی لە خزمەتی چەند مامۆستایەکی گەورە لەوێ خوێندومە. لەوێش دەماوە؟ بەڵێ لەوێش دەمایە. دوای کەرکووک پاشان هاتەوە بۆ منتیقەی هەڵەبجە و دەشتی شارەزور ئەچێ بۆ تەپی سەفا لە خزمەتی زانای پایەبەرز مامۆستا سەید نەجمەدین خوای پەروەردگار دەرەجاتی عالیکە زانستەکان خوێنە و بەردەوام ببێت. پێنجوێنی. بەڵێ پاشان دوای ئەچێ بۆ هەڵەبجەی شەهید لە مزگەوتی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەبێ لە خزمەتی مامۆستا مەلا عوسمان دەرەجاتی عالی و بەرزی پیرۆز بێ زانستە شەرعیەکانە خوێنی. مامۆستا مەلا عوسمان دەرزی پێوتوە لە ڕابەری گشتی بوو. بەڵێ لە خزمەتی ئەویشا بڵێ وانە و دەرزە شەرعیەکانی خوێن مامۆستا باسی نەکرد. وەڵا باسی ئەوەی نەکرد بەس هەر زوو باسی کرد کە لە خزمەتی مامۆستا زانستە شەرعیەکانی خوێندووە. پاشا لە مزگەوتی جمهوری
و لە مزگەوتی پاشا لە خزمەتی چەند مامۆسایەکیشە وانە و دەرزەکانی خوێندووە بۆ پاشان مامۆستا شێخ سەدیر سەرگەتی دەرەجاتی عالی بێ لە خزمەتی ئەویشە وانە و زانستە شەریەکانی خوێندووە. دوجار مامۆسا کۆتا قۆناغەکانی خوێنی مامۆسا لەکوێ بوو لە خزمەتی کوێ بوو بە بڕوانامەکەش لە خزمەتی کوێ بەڵێ کۆتا خوێندنی مامۆسای ڕازی دەرەجاتی عالی بێت بەر لە ئیجازە زەواجی کردیان یان نه زەواجی نەکرد لە کاتێکتا کە ئیجازەی مەلایەتی بەدەستهێنا لەو کاتا ئیتر کەسێکی خواناس و دیندار مامە ڕەحمان کە دایکی بڵین باوکی دایکمەکە ئەو کچەی خۆی پێشێش کرد لەوەی کە ئیجازە کرد ئیجازەکە وەربگرێت لە خزمەتی مامۆسای ڕازی لە بەشەکانی پاشان دێتە شانەدەری لە خزمەتی زانای پایەبەرز مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی دەرەجاتی عالی و بەرز و پیرۆز بێت هەموو بەشانە زانستە شەریعەکان لە خزمەتی ئەوە دەخوێنێت ئەو کاتە لە شانەی دەیەری بوو بەڵێ لە شانەی دەیەری بۆ پاشان لە ساڵی 1970 بە ئامادەبوونی 96 زانای کوردەواری خۆمان عالم و زانا و خواناس لەسەر دەستی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ئیجازەی مەلایەتی وەردەگرێت لە شانە دێری چەند لە خزمەتی خوێندی مامۆستاگەر بزانی شێخ محەممەد ماوەیەکی زۆر خوێندی بەس بۆ ساڵ و کاتەکەی ناز بەس ئەوەی زانستە کۆتاییەکانی مەلایەتی لای بەڵێ بەشێکی زۆری ئەو زانستانی لە کۆتایە لە خزمەتی مامۆستا شێخ محەممەدا خوێندوێتی دواتر لەوێ ئیجازەکەی وەرگرت بەڵێ دواتر لە شانێری ئیجازەی مەلایەتی وەرگرت و پاشان لە گوندی گردەنازێ کردیان بە مەلاو ماوەی چەند ساڵێک لە گوندی گردەنازێ وەکو پێشنوێژ و تارخوێن خەریکی تەدریس و زانست و زانیاری و فەقێشی هەبوو. پێم خۆشە ئاماژە بە ئەوە هەردەگرین لە بۆ بەشی دووەمی ئینشاڵڵا مامۆستا کە مەلایەتەکەی چۆن دەکا و لە کوێ دەکات. بەس پێم خۆشە مامۆستا کەسایەتێکی وا بەرز و بارز لە ڕووی کۆمەڵایەتیەوە چۆن مامۆستایەک بووە و هەروە لەقەبی ڕازی کە خوای گەورە لێوێ ڕازی چۆن بوو کە بە مامۆستای بەڕێز بەخشران. سوپاس بەخوای پەروەردگار الحەمدولیلا لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر تێکڵاو بووە لەگەڵ هەموو چوونی توێژەکانە هەم لەناو خزم و کەسوکارە و هەم لە دەرەوەی خزم و کەسوکار بەبێ فەرق و جیاوازی تێکڵاویەکی زۆر چاک و باشی هەبووە زۆر پەسەندی هەبووە و مامۆسای ڕازی لە قەبی ڕازی لە دووشتۆ هاتووە کە هەمیشە یەکێک لەوانە ئەوە بووە کە هەمیشە بەدەم خەڵکەوە بووە بەدەم موسڵمانانەوە بووە هەمیشە حەزی کردووە کە خەڵکی ڕازی بکات لە خوای پەروەردگار و ڕازی بیانی خەڵک لێی ڕازی بێ شتێک نەکا کە خوا نەخواسە بە بۆنەی ئەمەوە خەڵک پێی بێتاقەت بێ ئەمە یەکێک لە شتەکان وەکو چۆن مامۆستا محموودی ئازادی وەکو چۆن مامۆستا بەکری سەدیقی وەکو چۆن مامۆستا عەبدوڵای جیهاد ئەو لەقەبانیان هەبوو کە کاتی خۆی چوون بۆ جیهاد و توێکێشان ئەمیش ئەم لەقەبە ئەمە یەکێکیانە دووهەمیان ئەوەیە کە زۆر مراجعە و تەفسیری فەخرەدینی ڕازی کردووە کە زۆر مراجعە و متابعەی تەفسیری فەخرەدینی ڕازی کردو دەرەجاتی عالی بێ زۆر خوێندوێتەوە ئەم دووشتە لەسەر مامۆستا محەممەدی ڕازی هەیە وەکو لایەنی کۆمەڵایەتیەکەش الحەمدولیلا سوپاس بەخوای پەروەردگار باوکم وەکو بڵێ سەر و عەشرەتی وەکو بنەماڵی خۆمان بووە کە بە ناوی عەشرەتی ڕازیەوە بوو کە سوپاس بەخوای پەروەردگار ئێستاش هەر بەردەوامە. مامۆستا محەممەد بوو بە ئیمام و خەتیب لە گوندی گردەنازێ لەو لاسەی سایقەوە هەم پێشنوێژ بوو هەم وتاربێژ بوو هەم دەستپێکی ژیانی مەلایەتی و دەستپێکی تەدریسی مامۆستا محەممەد لە گوندی گردەنازیەوە دەستی پێکرد کە لەوێ حوجرەیەکی باشی دروست کرد و کۆمەڵێ فەقەی باشی بوو حتا فەقێکانی ئاستیان باش بوو بەبیرم یەکێک لە فەقێکانی کە ناوی کاگمەلە ئەحمەد بوو لە خزمەتیا مغنی تولابی ئەخوێن لە زانستی مەنتیقا کەوا بوو مامۆستا مەلا محەممەد مەلایەکی خوێندەوار زانا تێگەیشتوو پێگەیشتوو بوو مەلایەکی چاک بوو من هەموو جارێ وتومە ئەگەر مامۆستا محەممەدی ڕازی بۆی بڕەخسایە زروف ڕێگەی بدایە ئەو بارودۆخە ناخۆشەی کوردستان کە لەو کاتەیە ڕوویدا دروست نەبوایە و مامۆستا مەلا محەممەد تووشی ئاوارەیی و دەربەدەری بۆ ئێران و نەبوایە ئەگەر بەردەوام بوایە لەسەر تەدریس و مەلایەتی یەکێک ئەبوو لە مەلا هەرە چاکە زاناکانی ئەم کوردستانە. مامۆستا محەممەدی ڕازی لە ڕووی وتار و قسەکردنەوە
خەتیبێکی سەرکەوتوو، قسە ڕەوان، عاقڵ، ژیر کە ئەیزانی ئەو قۆناغا ئەو هەفتە ئەو ڕۆژە چی باشە کە ئینسان بیڵێ بەو خەڵکەیە. مامۆستا لە ڕووی نەتەوایەتیشەوە لە ئێمە زیاتر ڕۆحێکی زۆر ملی، ڕۆحێکی زۆر کوردانەی هەبوو. زۆر دژی ڕژێمی بەعس بوو. زۆر ڕقی لەو ستەمە بوو کە لەو کاتەیە لە نەتەوەکەی لە میلەتی کورد دەکرا. ئەمە یەکێکە لە قسەکانی مامۆستا محەممەدی ڕازی کە بە شەخصی خۆمی وت. ڕۆژێ نازانم ئەگەڕین پێکەوە لە شوێنێ بووین، هەر بەم عیبارەتە وتی کاک مەلا ئەحمەد، خۆزگە بەم چاوانی خۆم ئەمبینی، ئەمە لە سەرەتای هەشتاکانە، بەم چاوانی خۆم ئەمبینی ڕۆژێک ئاڵای کوردستان بە شەکاوەیی بەرز بوو بایەتەوە. کوتی دوای ئەوە منیش 3 جار بە دەوری ئاڵاکە پسوو ڕامایە و ئیتر دوای ئەوە بیشم مردایە هیچ خەفەتم نەبوو. یعنی ئەوەندە ڕۆحی کوردایەتی تیا بوو کە حەزی لە ئازادی نەتەوەکەی بوو، حەزیە کرد میلەتی کورد لەژێر چەکچوو ستەم و زۆری بەعسا بێتە دەرەوە. بێجگەلەوەیش مامۆستا پیاوێکی حەقبێژ بوو، پیاوێکی ئازا، بوێر، دلێر بوو، کۆڵنەدەر و چاونەترس بوو. لە هەر شوێنێکە پێویست بووایە قسەی خۆی ئەکردەوە، سڵی لە هیچ شتێک ناکردەوە. مامۆستا مەلا محەممەد ڕازی لایەنی سەربازی، لایەنی عەسکەری زاڵ بوو بەسەر لایەنی علمیش و لایەنی دەعەویشە. لەو بوارەیە پیاوێکی زۆر سەرکەوتوو بوو. لە ڕووی مامەڵە و گفتارەوە مامۆستا پیاوێکی قسە خۆش، قسە شیرین، زمان شیرین، هاوڕێیەکی بەوەفا، دۆستێکی چاک بوو. مامۆستا هەمیشە حەزی لە نوکتەی خۆش، لە قسەی خۆش دەکرد. مامۆستا یەکێک بوو لەو کەسانە لە هەر شوێنێکە ئەگەر پێویست بووایە جوندی بووایە جوندیە بوو، سەربازە بوو، خزمەت یەکرد لەو شوێنەیە. و لە هەر شوێنێکیشا پێویست بەوە بووایە سەرکردە و قائید بووایە، دەوری سەرکردە و قائید و ڕابەرێکی ئەبینی. مامۆستا هەموو تەمەنی حتا وەفاتی کرد. ئەوەندەی کە من زانیم چ لە کوردستانی ئەمدی و چ لە کوردستانی ئەودی و چ لە کۆتا ڕۆژەکانی تەمەنیا خزمەتێکی جوانی بە ئاینی پیرۆزی ئیسلام، بە ڕابوونی ئیسلامی و هەروەها خزمەتێکی جوانیشی بە بانگەوازی ئیسلامی کرد. لە یادمە ئەو کاتە ئێمە لەشکری قورئانی کوردستانمان هەبوو. مامۆستا مەلا عەلی پیارە فەرماندەی لەشکرەکە بوو. مامۆستاش کە هات بەڕاستی مامۆستا کۆمەڵە سیفاتی جوانی تیا بوو. سیفاتی ئەوەی کە پێی ئەوترێکە لە ئینسانێکە وجودی هەبێ، خۆشەویستیەکە، وەکو شەهامەت و سەخاوەت و ڕجولەت و مەردایەتی و شەجاعەت، ئەم سیفاتانە لە جەنابی مامۆستا کۆبوو بووە. لەبەرەوە هەر لە یەکەم لەحزەوە هەوڵیدا کە بێتە ڕێزی لەشکریشەوە، بەڵێ بوو بە فەرماندەی هێزی خالید ئەو کاتە کە هێز تەقریبەن لە ناوچەی پێنجوێنا بوو. مامۆستا خۆشی پێنجوێنی بوو، خەڵکی پێنجوێن ئەیان ناسی و منتیقەی پێنجوێن هەروەها. لەبەرەوە وجودی ئەو لە هێزی خالیدا بە عنوانی فەرماندە کاریگەرێکی زۆری هەبوو. جگەلەوە هەموو ناوچەکان ئەگەڕا ئاغڵب دێهاتی منتیقەی قەراق خۆمانە کە دەچوو و تاری تیادا و بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیان ئاسان بە جەماوەرەکە. بێگومان مامۆستا جگەلەوەی کە مامۆستایکی عالم بوو، بەڕاستی خوێنەوار بوو،
لە هەمان کاتا زۆر متەواضع و خاچی بوو لەگەڵ هەموو خەڵکا تێکەڵە بوو لەگەڵ جەماوەرە لەگەڵ خەڵکی فەقیر و هەژارە خۆی معلومە بەشێکی زۆری و کەسانی کە ئەهلی مزگەوتن و ڕۆژگارە خەڵکی فەقیر و ئەوە بوو چەساوە بوون مامۆستا لەگەڵیانە زۆر متەواضع و ئەوە بوو بۆ چارەسەرکردنی کێشەکانیان زۆر کۆشا بوو هەوڵێدا کە چارەسەری کێشەکان بکە هەوڵێدا کە سڵح و ئاشتی کۆمەڵایەتی هەمیشە بەرقەرار بێ وە خۆشی پیاوێکی ڕووخۆش و قسە خۆش و بە معنای کلمە شیا و بۆ ئەوەی کە بێتە شخصیەتێکی کۆمەڵایەتی بەرجەسە لە هەر شوێنێ بوو بێ من کە ئەم بیست لە خەڵکی بۆ نمونە دێی گردەنازن زۆر ڕازی بوون لەو حاڵەتە نەفسی لەو حاڵەت دەرونی کە هەی بوو ئینسانێکی بە معنای کەلیمە کۆمەڵایەتی بوو و ئینسانێک بوو کە هەوڵێدا بە شێوەیەکی زۆر عاقڵانە ئەگەر کێشەیەک ئەزمەیەک مشکلەیەک دروست بوو بێ لە شوێنەکە ئەو هەوڵێدا بگاتە ئەو شوێن و ئەو کێشەیە ئەو ئاڵۆزیە نەیەڵێ پیاوێ بوو بە معنای کەلیمە کۆمەڵایەتی ڕاستی مامۆسای ڕازی ئەدەبوو ئاکارێکی وا جوانی تیا بوو ئێمە شەرمانەکرد لە خۆمان یعنی بەڕاستی هەر زۆر جاری لەناو خۆمانە باسمانە کرد ئەم ئەدەبوو ئاکارە جوانانە کە لەم پیاوە هەیە بەڕاستی جێگای سەرسوڕمانە وامانە وڵکومان لەبەرەوە هەموو ئەو ئاکارە جوانانە تایە کە لە پێغەمبەری ئیسلامە هەبوو لەوی شارڕێی داویوە وڵا یعنی ئەو کاتێک کە من دەست پێوت من لێرە مساعید بوو لە مزگەوتێکە ئەویش لە مزگەوتێترا بوو ها لای من دەرسی خوێن جار بەجار لە من لە مزگەوتی مامۆستا حوسێنی دەشتێوی بووم مزگەوتی پیرە مەگرون ئەوی لە مزگەوتێکی تر بوو هەتا دوایش هاتە ئەو مزگەوتی ئێمە الحەمدوللا بینێکی باش بۆ یەک بووین و من دەرسم پێوە دەرسی مەسەلەن ئێزهار و تەسریشی مەلاعالی و ئەوە هەندێک کتێبی ترم پێوت یعنی کوڕێکی زیرەک بوو تێگەشتنی باشی هەبوو ئەمجا حەزیشی لەوە بووکەوە فێری خوێندن و خوێنەواری ببێت بۆی کە بێتە مەلایەکی بەرجەسە الحەمدوللا کە بووش بوو بە مەلایەکی بەرجەسە و مەلایەکی خوێندەوار الحەمدوللا دوایی ئیجازەی عیلمی وەرگرت لەبەرەوە مامۆسای ڕازی بەڕاستی لە ناحیەی عیلم و زانیاریەوە زۆر پلەبەرز بوو لە ناحیەی ئاکاری جوانەوە زۆر پلەبەرز بوو تۆ لە هەر بابەتێک و بۆی بڕۆی مامۆسای ڕازی یعنی بانتر بوو لەوە جا لەبەرەوە ئەدەبوو ئاکارێکی جوانی تیا بوو مەسەلەن لەگەڵ خەڵقیە زۆر بە ئەخلاق و ڕوو جوان بوو خەڵک و کەوتی لەگەڵ ماڵ و مناڵیە زۆر ڕێک و پێک و جوان بوو یعنی ئێستا الحەمدوللا کۆمەڵێ مناڵی هەن مناڵەکانی هەموو ئەدەبوو ئاکاری جوانی ئەویان وەرگرتووە لە ناحیەی ئەخلاق ئەدەب عیلم زانیاری الحەمدوللا مناڵەکانیان هەموو بوونەتە مەلای عیلمی و خولاسە خوێنەواری باش و ئەمانە بەڕاستی پیاوێکی مەسەلەن قسە خۆش بوو پیاوێکی مەسەلەن بە سەبر و ئارامش بوو پیاوێک بوو مەسەلەن کە یعنی ئەگەر یەکێک ناڕەحەتێکی بکردا بەرامبەری ئەو ناڕەحەتی نەیەکردەوە بەرامبەری بەڵکو یعنی هەوڵی ئەوەدا کە ئاشتەوایی و محبەت و خۆشەویستی لە بینیانە دروست بێ ئەمجا هەوڵی ئەوەیشی ئەدا کە لە بینی خەڵقانێک کە ناحەزی و ناخۆشییان لە بینایە بکەوێتە بینیانە و بینیان چاکاتەوە زۆر جار ئەو کارانەی کردووە یعنی مەتەلەن بینی دوو تایفە یا بینی دوو نەفەر یەک بچوایە مامۆسای ڕازی پێ بزانایە چوو مەسەلەن کارەکەی حەلە کرد و خولاسە بە ئاشتەوایی ئەگەیاندن و کارەکەی جێبەجێ ئەکرد دوای ئەوە مامۆسای ڕازی لەگەڵ مەجموعەیە فەقیه ئەچن بۆ گوندی گردەنازێ لەوێ بێ بە ئیمام و خەتیب و مدەڕیس و واعظ تا ئەو کاتێک کە هیجرەتەکە لە پۆلی ئەو مامۆسایانەی یەکەمی دامزراندنی بزاوی ئیسلامیە بەشدارە بێ و دێتە منتەقەی مەریوان لەوێ
لە ناو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە ئەبێ بە فەرماندەی هێز هەم فەقەکانی خۆی لەگەڵ بوون هەم مەجموعەی مجاهیدی باش هێزی خالیدیان پێکێنا. ئەو ماوەی کە من ئەم پیاوەم ناسیوە چەند سیفەتێکی بەرجەستەم تیابینیوە. یەکەم لە ڕووی مەلایەتی و مەلایەکی باش بوو، مەلایەکی سەردەستە بوو، مەلایەک بوو کە ئەیتوانی کتێبە باڵاکان بە دەرز بڵێتەوە، فەقی باش پێ بگەێنێ، عیلمەکانی ڕەوان بوو بە جوانی، هەم ئەیتوانی تەڵەبە باش پێ بگەێنێ، هەم ئەیتوانی تەڵەبە باش پەروەردە بکە. خۆی لەبەرەوەی پەروەردەکراوێکی جوان بوو، پەروەردەکارێکی باشی لە دەرچوو بوو. لە ڕووی سیفەتی عیلمیەوە کەسێک بوو کە شایەتی بۆ دەردا، کەسێکی خوێندەوارە، بە تایبەتی لە فیقهی شافعیە خوێنەوارێکی زۆر باشی هەبوو و هەر لەسەر پێشنیازی بەندە کورتەیەکی بە زمانی کوردی بە زمانی لەسەر فیقی شافعی نووسی، وازام کاتی خۆشی بڵاوی کردەوە، پێشنیارم کرد کە کتێبێت لەسەر فیقه بنووسێ، فعلا نووسی وەکو سەرەتایەک بۆوانەیە ئایانەوێ شارەزا بن لە زاراوەکانی فیقی ئیسلامی. مامۆسای رازی لەگەڵ زانایەتیە کەسێکی خواپەرست و خواناز بوو، کەسێک بوو لەسەر نەهجی زانایانی قەدیمە ڕۆیشت، بیر و بیرکردنەوە و منهج و سلوکی ئەوە بوو کە پابەندی طریقەی عولەمای پێشینی کوردەواری بێ و کەسێک بوو فکری کراوە بوو، ئینسانێکی متعەسیبی دەمارگیر نەبوو، پەیڕەوی لە دەلیل و لە بەڵگەیە کرد. لە سیفەتی شەخسیە پیاوێکی ڕازگۆ بوو، بە وەفا بوو، دڵسۆز بوو و ئینسانێک بوو سەخی طەبع. يعني إمام الشافعي فرمي وإن كثرت عيوبك في البرايا وصرك أن يكون لها غطاء تستر بالسخاء فكل عيب يغطيه كما قيل السخاء. يعني إنسان أقر تناند عيبارج به كصفتي سخاوتي هبو عيب كان دا أبوشي جاور أقر كسك عيبي نبو يا عيبي كم بو يا اشتواي لسر نبو ما وصي رازي بيايق بو بأخلاقي جوان رازاو بو لەگەڵ ئەوەیشا سیفەتی سەخاوت سیفەتێکی هەمیشەیی و پەیوەز بوو پێوەی، یعنی ئامادە بوو هەرچیە مڵک و ماڵ و سەرۆت و سامانی هەیە بیبەخشێ لە پێناوی دۆستەکانیدا، زۆر بە سەماحەت و بە سینە فراوانی بیبەخشێ و ڕۆژێ لە ڕۆژان نەمبینی ئەم پیاوە لەگەڵ نەبوونی و هەژاریشا لەگەڵەوە کە دەستی کورد بوو ڕۆژێ لە ڕۆژان نەمبینی بکڵوزێتەوە، بەڵکو ئامادە بوو ئەوەی پێیەتی و ئەوەی هەیەی و نیەتی بیبەخشێ لە پێناوی مەبدەعەکەیە، لە پێناوی ڕەفیقەکانیە، لە پێناوی دۆستەکانی. ئەمە سیفەتێکی زۆر جوان و بەنامەوە. جا هات لە بیرمە هات لە مزگەوتی هەنجیرەکە بووین ئێمەوە کاتژنێ مامۆستا مەلا مەحموود لەوێ بوو، ئێمەش ماڵمان لەو مەنتقە بوو. مامۆستا هات مامۆستا مەلا مەحموود باسی ئەم بزوتنەوەی بۆ کرد، ئیتر کە بووی باس کرد شتەکە ئاوایە و هەرساوە و بە کۆمەڵێک هۆکاڵە و ئەم حەرەکەتە هاتووتەکایە و چەند ساڵێنێ لە ساڵی 1970 ئەمن ئەو مامۆستا بەرەزانەیەکە گەورەتریش پێشتر هەوڵیاندا بوو کە ئەم حەرەکەتێکی ئاوا بزوتنەوەیەکی پەیوەندی بزوتنەوەیەکی ئیسلامی بێتەکایەوە کە بۆمان باس کرد کە مامۆستا بووی باس کرد. مامۆستا مەلا محەممەدی یەکسەر گوتی وەڵڵی من چەند ساڵە ئاواتم حرەکەتێکی ئاوایە، چەند ساڵە من بەدووە بزوتنەوەیەکی پەیوەندی ئیسلامی ئاوادا دەگەڕێم کە بەڕاستی ئاواتمان ئەوە بوو. ئیتر لەوێ یەکسەر گوتی مامۆستا من ئامادەم بەیعەتەکەم. ئیتر هەر لەو کاتەوە مامۆستا مەلا محەممەدی رازی ڕەحمەتی خوای لێبێ و پاشان ساڵی 86 لەگەڵ 6 مامۆستای دیکە لە شارەزورەوە تەشریفیان هات. ئەو کاتە ئێمە لە بارگامان هەبوو، مەقەڕاتمان هەبوو لە دەرەوە. مامۆستا لەگەڵ ئەو 6 مامۆستایە خۆی ینی 5 مامۆستای دیکە ئەوانیش هاتن تەشریفیان هێنا بوون بە پێشمەرگە. ئیتر لەو کاتەوە مامۆستا محەممەدی رازی ماشەڵڵا هەر لە حەرەکەت و وەڵحاصڵ ئیش و کار و چالاکی و خزمەت و یعنی من نەمبینیەوە بۆ ساتێکیش ئەم پیاوە ئیستیحال بکە. ماوەیەک تەمەن ئامیر هێزی خالید بوو لە گوندی بۆسکان
لەسەر سنووری ئێران ماوەیەکی دیکە بارەگایشاندانە لە برالە هەر لە نزیک پێنجێنە برالە گوندێکە تەمەەن لێ بارەگایەکمان هەبوو مامۆستا لەوێ بوو دوایی مامۆستا کرا بە بەرپرسی جێگری مەسئول عسکەری ئەمجا کە بڕیاردرا هێزەکان لە هەموو قۆڵێکەوە بێنە ناو کوردستانەوە مامۆستا محەممەدی ڕازی یەکەم کەسێک بووە کە لەگەڵ کۆمەڵک بران ێسکەی 20 نەفەر بوو یەکەم جەولە هاتوونەتە قەرەداغ و ئەملاتر و ئەو منتیقانەیان لێ جێگیر بوون بارەگەیان هەبوو مەقەڕاتیان هەبوو دەربارەی ئەسکەری لە بیرمە جار لە دوا ئەنفالەکەش ئێمە لە منتیقەی قەڵاتوکان بووین لە خەزمە ماوەساڵی باپی لە هێزی حەمزە ئەوان گەڕانەوە ئەلبەتە ینی بڕیار بوو کە تەمەەن ئەنفال کەکرا کوردستان پێمەگەی لێ نەما ئەوانی بە هەمان شێوە گەڕانەوە لە منتقەی قەرەداغەوە بە چەندەها ڕۆژ هاتن هەتا گەیشتە بناری قەندیل هاتنە هێزی قەڵاتوکان ئێستاش وێنەیەکمان هەیە ئەو کاتە هەرماوە جەنێ مامۆستا محەممەدی ڕازی لەگەڵ ئەو پۆلێک لەو بەرابەرێزانە کە هەمیان گەڕانەوە هاتن لەوێ دەمی پێشوازیمان لەکردن ئێمە چوون بۆ ئەوێ بۆ هێزی حەمزە لەگەڵ خزمەت جەنێ مامۆستا شێخ عەبدولەتیفی واژەی و ئەمە وەکو قەزی ئەسکەری مامۆستا محەممەد ماشەڵڵا پیاوێکی ئازا پیاوێکی بە جورئەت پیاوێکی نەترس پیاوێکی دڵسۆز پیاوێکی بەڕاستی بە ئیخلاس پیاوێک بوو یعنی سەراپای ئازاتی ئیخلاس لێهاتووی نەترسی و لێبوردەیی خۆنەویستی خواویستی ئەوە دەربارەی قەزەی عیلمەکەشی مامۆستا محەممەد ئەلحەمدولە پیاوێکی عالم و خوێندەوار بوو زۆر خوێندەوار بوو بەڕاستی ئەلبەتە لە خزمەت مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ئیجازە عیلمی وەرگرتووە مامۆستا زۆر خوێندەوار بوو یعنی مامۆستا محەممەد بەوەی دیارە خوێندەوارێکی کە تەلەبەیەکی زۆری هەبوو خەڵکێکی زۆری پێگەیاندووە فەقیەکانی ئێساش هەرماون هەندێکیان و مامۆستا فتوای وای هەبوو فتوای سەردەمی بەڕاستی یعنی کەم مامۆستا ئەو جورئەتەی هەبوو کە ئەو فتوایانە دەربکات بۆیە مامۆستا محەممەد مەشهور بوو بە فتوای زۆر فتوای بە قووەت و بەهێزی هەبوو دەربارەی زۆر لە بابەتەکان ئەوە قەضی علمیەتی و دەربارەی شخصیەت و دینداری و ئەوە بەڕاستی مامۆستا محەممەد ئەلحەمدوللا پیاوێک بوو زۆر پیاوێکی بەدین بوو و دنیانەویست بوو تەماحی وای نەبوو زۆر حەزی لە دینداری و لە ئیسلامەتی و پیاوێکی خاکی و پیاوێکی سادە و پیاوێکی مەتەواضیع و پیاوێکی حەلیم و پیاوێکی لەم بەزەردەخەنە و پیاوێکی یعنی بەڕاستی بە تەواوی مەعنا هەرچی ئەو خەسڵەتە جوانانە هەموو تێیدا هاتووەدی مامۆستا محەممەد پیاوێکی ئاوا نازار و پیاوێکی بلیمەت بوو پیاوێکی خوێندەوار بوو و دەربارەی ئەمەی کە مامۆستا محەممەد خزمەتی چۆن بووە مامۆستا محەممەد یەکێک بوو لەو مامۆستانەی کە لە پێش ئەمەی کە بێت بۆ ناو وزارەتی پەیوەندی حوزری هەبووە فەقیه هەبوو مەلا بوو مەلایەکی باش بوو لە مەنتیقەی شارەزوو لە گەدەنازێ و پاشان کە هاتە لا ئێمەش لەلای ئێمەش بە هەمان شێوە ئێمە کۆمەڵێک قوتابی و فەقێمان هەبوو لای مامۆستا محەممەد هەر دەرسیانە خوێن هەتا ئەوەندەی کە بۆمان نەکرا دیارە بۆ خۆتان دەزانن کاری ئەسکەری و سەربازی و بارەگا و مەقەڕات ئەویش خصوصیات و تایبەتمەندی خۆی هەیە کە ئینسان جاری وا هەیە لەبێ نوێژەکانیش قەسرکەیتەوە کورتیان کەیەوە چە بۆیە مامۆستا محەممەد هەر لەو خزمەتە بەڕاستی بەردەوام بوو کە هاتیشەوە ئێرە ماشەڵڵا لێرەش هەر بەردەوام تەدریسی هەبوو بەردەوام لە فتوادا بوو ماوەیەک بەرپرسیارەتی ئەوەی هەبوو حاکمی بزوتنەوەی ئیسلامی هەبوو وا بزانم ئەوەی کە لەبیرم ما بێ مامۆستا ئەو دەورەی دەبینی بۆیە مامۆستا بە حەقەت خزمەتێکی گەورەی هەبوو ئەو کاتەی کە پێشمەرگە بوون سفەری قەراقیان کرد یەکێک بوو لەو مەجموعە پێشمەرگەیە من خۆم لە شارە زۆر لەمەیان تەپە کوڕە و ئەوانە چوون بۆ لایەن کەوا لەگەڵ مامۆستا محەممەدی ئازادی و ئەوانە سەفەریانە کرد و ئاهاتوونەوە و
و هەروەها سەرپەرشتی پێشمەرگەکانیە کرد و لە کۆبوونەوەکان دایم ئامادە بوو و هەروەها لە کاتی بزوتنەوەی ئیسلامیش یەکێک بوو لەوانەی کەوا پێشمەرگە خۆشی ئەویست و مامۆستایان خۆشیان ئەویست هەر لە ڕابەرەوە تا ئاخر کەسیان لەو مامۆسایانە کابرایەک بوو یعنی کەسی عاجز نەیە کرد دڵی خەڵکی برینار نەیە کرد دایم حەزێ کرد ئیسلام سەرکەوێ بەو جیهادە زۆر دڵخۆش بوو زۆر دڵخۆش بوو و هەروەها لە کاتی بڵین پابەندبوون بە تعلیمات بەو شتانەی کەوا هەبوو لە کاری پێشمەرگەیەتیە بە تایبەتی لە وەختی شەوان ئەو کاتانە دایم بەخەبەر بوو دایم ئاگادار بوو دایم وریا بوو دایم دڵخۆشی پێشمەرگەکانیە کرد و چەند پۆستێکیشی وەرگرتووە لە ناو بزوتنەوەی ئیسلامی و آخر پۆستی کە وەختە وەرگرت ئێمە لە تەوێڵە بووین پۆستی پەیوەندیەکان بەداخەوە دوایش کە هاتینەوە بۆ ناو شاری سلێمانی ماڵی لە سلێمانی بوو منێک دووجار چووم سەردانم کرد و ئێسش مەجموعە چەند کوڕێکی باشی هەیە کە شوێنی خۆیان گرتوتەوە و الحەمدوللا من لەم ماوەیان گوێم لە کوڕێکیان بوو وەکو بانخواز و بانگەوازێک وتارەکانی گوێم لێ بوو بەڕاستی زۆر دڵخۆش بوو زۆر دڵخۆش بووم بەو وتارەی ئەو کوڕەی کە ناوبانگێکی باشی دەرکردووە و چەند برایەکی باشیشی هەبوو یەکێک لە براکانی لە شەڕی پێنجۆن شەهید بوو و ئەو کاتە من لە پێنجێن بووم لە ژنەی تەطبیع بووم کاک عەدنانی حەمەیمی نەوتی وابزانم دوو برایەوە شەهید بووە یەکیان مەلا محەممەدی وڵاغلۆ بوو ئەویشان براکەی مەلا محەممەدی ڕازی بوو و ئەو جارەش ئێمە لە هەڵەبجە چوینە تەوێڵە آخر کەس کە ئەمە ڕۆشتین من و ئەو بووین بەڕاستی بە پێ چوین تا عەبابێلێ برایەکی هەبوو لەسەر دۆشەکە بوو داوامان لێ کرد کاکە وەرە خوارەوە وتی نایەمە خوارەوە تا کاری خۆم نەکەم هەرچۆن هەوڕمان لەگەڵدا دانا بەزی بەگوێ ئێمەی نەکرد پڕ بوو کابراکە پڕ بوو لە هێنێت باچی و ئەنجامدانی ئەو کارێکە پێسرا بوو داوای لەخوای باڵان دەست دەکەین خودای گەورە و میهرەبان بە بەهشتی شادکە بیبەخشێت بۆ مناڵەکانی ئینشاءالله سەربەرز و سەرکەوتوو بن و بە سەربەرزی ژیا و بە سەرپرسی کۆتایی بە ژیانی هات دەستی خۆی ئەوەش خۆش بێ و بەخێر بێن. بەنسبەت جەنگ و جیهاد و کۆچ و کۆچباری مامۆستای ڕازی ڕەنگە ئەوانەی کە لیان کۆڵێوە باشتر دیاریکەن پێم وابێت لە ساڵی 1985 چۆ دەرێ و مامۆستای ڕازی پێم وابێت کە هەر چۆ دەر یەکسەر یاخود دوای ئەوە کرا بە فەرماندەی هێزی خالید دوای فەرماندەی هێزی خالید بوو بەتاکید لە سەردەمی بزوتنەوەی پەیوەندیدا ئەو کاتە چەند هێزێکە بوو لەما بە 4 هێزمان هەبوون مامۆستای ڕازی بەرپرسیەکێک لەو 4 هێزە بوو مامۆستای ڕازی بەڕاستی پیاوێکی جەسوور و ئازا بوو من خۆم ئازایەتیم زۆر پێوە بینیوە هەندێ وردەشت هەیە لەوانەیە ئیثارەی هەندێک خەڵکی دیکە بکە بۆیە باسی ناکەم بەڵام بەڕاستی مامۆستای ڕازی وەک بڵێ لە گولە نەدەگەڕایەوەی کە من شارەزای بووم و لەگەڵ منیشدا هەمیشە وەکو برایەک وەکو پاسەوانێک ئاوا میشدەم مامۆستای ڕازیەوە مامۆستایەکی گەورە و گرانی واخر هەر پێم خۆشە شانازیە بۆ من ئاوە اینجا مامۆستای ڕازی دوایەوە کە فەرماندەی هێزی خالید بوو نازم تا چەند هێزەکە مایەوە بەڵام گرنگەوە دواییش مامۆستا بە تەکید هەر بەردەوام بوو و وەکو گوتم بوو بە ئەندامی سەرکردایەتی نەبوو بە مەکتەبی سیاسی بەڵام لە ئەندامی سەرکردایەتی بوو و
پێشتر فەرماندەی هێز بوو، دوایی لە مەکتەبی عسکەری بوو و دوایی دەوری دیکەی بینین لە نێو بزوتنەوەدا و پاشان لە نێو کۆمەڵیشدا. بەنسبەت جەنای مامۆستای ڕازی لە ڕووی ڕەوشت و ئەدەبەوە دەتوانم بڵێم مامۆستا خاچی بوونی زۆر پێوە دیار بوو، زۆر پیاوێکی خاچی بوو، مەلایەک بوو، مامۆستا بوو، شارەزا بوو، بەڵام قەت خۆی لە پێشمەرگەکان زیانە دەکردەوە، زۆر متەواضع و خاچی بوو. مامۆستای ڕازی ئەهلی عیبادەت و تاعات بوو، پابەند بوو بە شەرعەوە، و مامۆستای ڕازی زۆر کراوە و ڕووخۆش و قسە خۆش بوو، یعنی هەمیشە قسەی خۆشی هەبوو، نوکتەی هەبوو ئەوانە، بەڵام بەبێت تێپەڕاندن لە کاتی جدیشدا جدی بوو. چکە من هەمیشە ئەمە ژگاری برایانم دەکرد، دەمووی عەرەب دەڵێن ئەعطی کەلامەکە من المزح بقدر ما تعطي طعامك من الملح. ئەوەندە قسەی خۆش خەگەڵ قسەکانت کە خوێ دەخەیە گەڵ خواردنەکەت، واتە بە حساب و کتاب تێنەپەڕێنن. ئەنجا ئەیشی دیکە لە سیفەتە جوانەکانی مامۆستای ڕازی زۆر سەخی بوو. من چەند جار مەسەڵەن میوانی دەبووین بینی پێش و ماڵ و منداڵی هەرسێ هاوسەرەکەی شەمسەخان و گوڵەخان و هاوسەرەکەی دیکەی هاتبوون لەگەڵ منداڵەکانیان، لەگەڵ شەمسەخان تەمان ئەمە زیاتر میوانی ئەو دەبووین، ئەو یەکەم هاوسەری بوو، پیاوێکی زۆر سەخی تەبع و تەمان ئەویش دەهات بۆ لای ئێمە، ئەمەش دەچوین بۆ لای. سیفەتێکی دیکەی جوانی مامۆستای ڕازی ئەوەیە کە بەوەفا بوو، بەوەفا لەگەڵ ڕەفیقەکانی، لەگەڵ دۆستە دێرینەکانی پێی لێ نەدەبڕین و لیان بێ ئاگانە دەبوو. لە دوای ئەوەش کە جەنابی مامۆستا کۆچ ئەکا و ئەڕواتە ڕۆژهەڵاتی کوردستان، هەر لەسەر ئەو بیر و بۆچوونەی خۆی بووە کە پێویستە چۆن هەوڵ بدرێ خەڵکی ڕزگار بکرێ، بەڵام لەژێر سایە و پەیامی شەریعەتی پیرۆزی ئیسلامە. لەگەڵ ئەوەشا دانەبراو بووە لە حوجرە و دانەبراو بووە لە وتار، دانەبراو بووە لە وەعز و ئیرشاد و هاندانی خەڵکی و بانخوازی و بانکردنی خەڵکی بۆ لای ئاینی پیرۆزی ئیسلام و بۆ لای ئەو جوڵانەوەی کە لەو سەردەمەدا گەشەی کردووە و زۆرێک لە مامۆستایان و لە زانایان لەو چوارچێوەدا لەو بازنە سیاسی ئیسلامیەدا خۆیان بینیوەتەوە. ئەوەی کەوا جێگەی سەرنجە لای من لەسەر کەسایەتی مامۆستا مەلا محەممەدی ڕازی ئەوە بوو کە بڕوای بەو ڕێگەیە هەبوو کە خۆی هەڵی بژاردەبوو، یعنی سەرەڕای ئەو نەهامەتیانەی کە بەسەریا هاتووە، سەرەڕای کۆچ و ماڵگواستنەوە و ڕاکردن و دەربەدەری و نەداری و نەبوونی، بەڵام قەناعەتێکی تەواوی هەبوو کە ئەو لەسەر ڕێگەیەکە کە پێویستە ئەم ڕێگە درێژەی هەبێ، ڕێبواری ڕێگەیەکە کە پێویستە خەڵکانێکی تریش درێژەی پێ بدەن. خاڵێکی تر کە زۆر جێگەی سەرنجە، مامۆستا مەلا محەممەدی ڕازی ئاینی پیرۆزی ئیسلامی نەکرد بە پەیژەیەک بۆ بەرژەوەندیەکانی خۆی، بۆ سەرکەوتن بۆ ئاستێک کە بەرژەوەندیە شخصیەکانی خۆی یا بەرژەوەندیەکانی ماڵ و مناڵی خۆی تیا بەدەست بێنێتەوە. ئەوە زۆر گرنگە لە بزابە ئیسلامیەکانە لە جیهانە کەسانێک چۆن هاتوون هەر بەو شێوەیە بڕۆن، یعنی هەست نەکەیکەوە لە ڕوویەکەوە وەکو جوڵانەوە دنیاییەکان خەریکی کارکردنەوە سەرقاڵی کارکردنە، بەڵام ڕووکەشێک یا دەمامکێک بۆ خۆی دروستەکە، ئەو دەمامکە دەمامکێکی ئیسلامی بێ یا دەمامکێکی ئاینی بێ، بەڵام لە ڕاستی ئەوانە بێ. یعنی ئیسلام بەکاربهێنێ بۆ بەرژەوەندیەکانی خۆی، ئیسلام بەکاربێنێ بۆ ئەوەی کە خزمەتی خۆی یا خزمەتی ماڵ و مناڵی خۆی پێ بکە. مامۆستا مەلا محەممەدی ڕازی سەلمان دیکەوە ئەو ڕێگەی کە هەڵی بژاردووە قەناعەتی پێەتی و ئەبێ ئەوەیشی کە هەیەی لەو پێناوەدا لە پێناوی مەبدەئەکەی خۆیان سەرفی بکە و بەختی بکە، بۆیە ڕووکەشەکانی دنیا و زەخاریفی دنیا، زینەتەکانی دنیا لە هەنگاوەکانی و لە کۆچکردنەکانی ڕەنگی نەدایەوە. بە معنایەکی تر هەڵپەکردن لە کەسایەتی مامۆستا مەلا محەممەدی ڕازی بۆ دنیا بەرچاو نەئەکەوت. یعنی ئەگەر
لەسەر ئەو حسابە بێکەوا کێ زۆرترین خەباتی هەیە و کێ زەحمەتی کێشاوە و کێ ڕای کردووە و ئەمری گرتنی دەرچووە لەلایەنی حیزبی بەعسەوە و کێ بریندار بووە لەو پێناوەدا پێم وایە حەقی خۆی بوو ئەگەر داوای پەرلەمانتاری بکردایە داوای وەزیری بکردایە داوای بەرپرسیارەتیشی گەورەی لە حیزبەکەی خۆیان بکردایە بەڵام نەجارێک بینرا خۆی هەڵببژێرێ کە لە ڕووی زانستی شەوەشایانی ئەوە بوو خۆی هەڵببژێرێ و لە ڕووی خەباتی شەوەشایانی ئەوە بوو خۆی هەڵبژێرێ و بڕواژ ناکەم خۆی داوای کردبێ یاخود گلەیی کردبێ ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە من پێشنیازەکەم کۆمەڵی دادگەری سمپۆزیۆمێک یا کۆنفرانسێک لەسەر کەسایەتیەکان بکە بە تایبەتی مامۆستا مەلا محەممەدی ڕازی بۆ ئەو کادیرە گەنجانی کەواهەیەتی فێریان بکە لە ژیان نامەی ئەوەوە کە پێویستە ئینسان هەڵپەی نەبێ بۆ دنیا چونکە دنیا هەر کۆتایی پێدێ بەڵکو هەوڵدانی ئینسان ڕاست بکە لەگەڵ خۆی خۆیان بە ئیخلاسەوە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام بکە لە ژێر سایه شریعەتی پیرۆزی ئیسلامە و لە ژێر ڕێنوێنی گەورە زانەکانی ئیسلامە. ئەوەی کە لێتان وەردەگرن مامۆستا نەسحەت و ئامۆژگاریەکانی زیاتر لە کردارەکانی جەنابی مامۆستا وەرتان دەگریان لە گفتارەکانی کە لە هەردووکی چکە بەڕاستی نەرمونیان بوو جەنابی مامۆستا زۆر نەرمونیان بوو و ئەتوانم ئەوە بڵێم زۆر متەواضع بوو جەنابی مامۆستای باوکم چۆن هەموو ئینسانێک من لەو تەوقعیام کە هەموو ئینسانێک خاوەنی مۆرکێکی ئەخلاقی خۆیەتی کاتێک ئەڵێ ئەم فڵانە کەس یەکسەر ڕاستەخۆ گفتارێکی یاخود ڕفتارێکی دێتە پێشچاوت ڕێک جەنابی مامۆستای باوکم بەو جۆرە بوو کاتێک کە ئەڵێ جەنابی مامۆستا محەممەدی ڕازی هەموو دۆستەکانی هەموو ئەحبابەکانی هەموو خزمەکانی یەکسەر ئەڵێن بەڕاستی پیاوێکی متەواضع بووە یعنی ئەم متەواضع و خاکی بوونەی واشی لە ئێمە کردووە کە بەڕاستی خاکیانە تەسەڕوف بکەین خاکیانە بژین خاکیانە و ئینسانیش کە خاکیانە ژیە بەڕاستی کۆمەڵێک شتی تایبەت کۆمەڵێک شتی جوان کۆمەڵێک سلوکیاتی تایبەت لە خۆ دەگرێت کە ئەمە وای کردووە لە ئێمەی کچەکانی و لە خێزانەکانی و لە مامۆستایانی ئەوی کوڕەکانی وای لێ کردووە کە ئەم ڕفتارە جوانانەی ئێمە وەری بگرین و زۆر زیاتر سەیری ڕفتارەکانی بکەین سەیری گفتارەکانی تەنانەت جەنابی مامۆستای باوکم لێکێک لەو کارە زۆر گەورانی کە هەمیشە بەڕاستی بەتامەزرۆی ئەوەیم ئێستش خۆزگە بمتوانە ئەو دانیشتەمان هەبووە کە ئەو دای ئەنیشاندین هەموو دوای نان خواردنێک جەنابی مامۆستای باوکم یعنی دوای خوانێک ئەوەی هەبوو کە کوی ئەکردینەوە بۆ بگازەوە دانیشتەکانی مامۆستا گفتارەکانی کوی دەکردینەوە زۆر ئامۆژگاری دەکردین یعنی هەمیشە ئامۆژگاری ئەوانی دەکردین کە لەگەڵ ئینسانەکانی چواردەوروبەرماندا باش بین کەسانێک یعنی هەموو جارێک پێی دەوتین کە کەسان خەڵک کاتێک کە دێت بۆ لای تۆ دڵنیا بە خۆی تەعالا توی کردو بە سەبەب بۆیم ئینسانی نردۆ بۆ لای تۆ دەست بەڕێوە منێ یعنی فێری ئەوەی ئەکردین کە کەسایەتیمان جوان بێت کە فێری ئەوەی دەکردین کە خاوەنی دین و ئیمانمان نەدۆڕێنین مەهماکان ینی هەر ناڕەحەتیەک هەج ناخۆشیەک بێتە ڕێگەمان دین و ئیمانمان نەدۆڕێنین یعنی هەمیشە لەم سنگەرەدا بمێنینەوە پارێزگاری لە ئاینەکەمان بکەین پارێزگاری لە بیر و باوەڕمان بکەین کە بەڕاستی ئەمە خۆی یەکێک بۆ لەو کەسانی کە کۆسپی زۆر گەورە لە ژیانیدا هەبووە جەنابی مامۆستای باوکم هەر لە تەمەنێکدا کە خۆی گەورە منداڵی پێبەخشیوە دوو کشی لە دەست داوە بەوە جەرگ سوتاو بووە ینی ئەم کۆسپە گەورەی کە لە ژیانی دابووە هێشتا وای لێ نەکردووە کە بیوەستێنێت لە کۆمەڵێک بابەت ئەوەشی بە ئێمە وتووە کە ئێمەش بە هەمان شێوە ڕێچکەی ئەو بگرین جەنابی مامۆستای باوکم لە تەمەنێکی پێویستی کە مامۆستا بووە کە پێویست بووە بەڕاستی ینی قودووە بۆ کۆمەڵی خەڵک باوکی وەفات ئەکات دووبارە ئەرک و بەرپرسیارەتی لەسرە لە هەمان کاتە جەنابی مامۆستای باوکم برایەکی شەهید ئەبێت و وەفات ئەکات و چەند خوشکێکی دوا بە دوایەکی وەفات ئەکات هێشتا هەموو جارێک پێی ئەوتین ئەیوت ڕۆڵە من ئەم هەموو کۆسپانە لە ژیانمدا بووە هەرگیز بۆ جارێکیش بێئومێد نەبووم لە ڕەحمی خوای گەورە هەرگیز بۆ جارێکیش وازم نهێناوە لە ئەم پەیامی کە ڕەب العالەمین یعنی کردوێتێ سەرشانمان چکە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت ئەو زانایان میراتی پێغەمبەرانن هەمیشە ئەوەی بە ئێمە دەوت هەچ کەسێک کە هەڵگری ئەم زانستە بێت هەڵگری ئەم عیلمە بێت ئەبێت میراتی پێغەمبەران بێت ئەبێ وەکو خۆی بیگەێنێت ئەبێت لە ناڕەحەتیەکان جاچ جای ناڕەحەتی شخصی بێت وەکوی کە جەنابی مامۆستای باوکم هەم لە شخصی و هەم لە کۆمەڵایەتیش و هەم لە دەرەکیشدا کە بەسەری هاتوو چەندین
ناڕەحەتی و ناسۆڕی کە بەسەردا هاتووە هێشتا هەر بەردەوام بووە هەمیشە ئەمە ئامۆژگاری سەرەکی ئەو بووە ولا یەزال هەتا ئێستش ئێمەش ئەوەی پەیڕەو دەکەین کە چەند ناڕەحەتی لە ژیانی خۆشمانە هەبێت یان چەند ئەگە هەشتێک خی گەورە بە هەشتێک یا بەڵای یا موسیبەتێک تاقیمان بکاتەوە هەرگیز و هەرگیز بێت نابین لە ڕەحمی ڕەب العالەمین و دڵنیاشین لەوەی کە ئەمە یعنی لەلایەن ڕەب العالەمینەوە هەیە و خێرێکی زۆر زۆر گەورەی تێدایە. لە باسی زانست و زانیاری مامۆسای مەرحوم ڕەحمەتی خوا لەو لە مردووی هەموو لایەک بێت جەنابی مامۆسایەکی لەو تایبەتمەندیانەی کە هەیبوو بەدەر لەوەی کە شایەتی مفتی و ئیفتایی بۆ درابوو لەلایەن چەندین مامۆسا و عەرەبیزانێکی باش بووە ئیلمە مەلایەکانی لای چەندین مامۆسای کوردستانی ڕۆژهەڵات خوێندە بوو بە تایبەتی مامۆسا حەمومینی کانیسانان ڕەحمەتی خوای لێبێت لەگەڵ مامۆسایانی ترە جەنابی مامۆسا توانم بڵێم شاعیر بوو نەک شعری کوردی بەڵکو مامۆسا دەستیژی هەبوو لە شعری عەرەبیە نووسینی لە شعری کوردی مامۆسایان شعری باشی مامۆسایان لایە و نووسە و نووسینی باشی مامۆسا هەیە کە بە خەتی خۆی شعری کوردی نووسیوە بەڵام لەو شعر عەرەبیانەی کە نووسیوێتی جەنابی مامۆسا لە ساڵی 2013 کاتێک کە نەخۆش دەکەوێت ناڕەحەت دەبێت ڕۆژێک جەماعەتێ معتەمیر ئەو کاتەکە من لە شاری خلیج دەبم و لە شاری مەدینەی مبارەک دەبم نامەیەکی جەنابی باوکم بۆ دەنێرن کە دەڵێن ئەمە مامۆسا ئەم نامەی بۆ تەناردوە دیارە و کاتەکە جەنابی مامۆسا نەخۆش بوو یەکێ لەو نەخۆشیانەی کە لە سەرەتا پێیزانی نەخۆشی شەکرە بوو کە من نابنا حەبێکی شەکرە هەبوو لەوێ لە مەتیقی خۆمانە نەبوو بە تایبەت لەوێ زۆر بایەخدار بوو وەکوەی کە دەرمانێکی ئەوروپی بوو تایبەت بوو مامۆسا زۆر ئیسفادەی لێ دەکرد و هەموو جارێ ئیسفادەم زۆر لێ کردووە بەڵام تر دیارە لای نەما بوو کەم بوو بەنامە ئەم جارە داوای کرد کە داوای کردداوی بە معتەمیرەکان ئەوانیش کە بە منیاندا و کاتە معتەمیر وەکو ئێستا زۆر نەبوو ئاهاتن بەڵام ئاوانە بوو کە هەموو دەستە و جەمعێک ماشاءڵڵا تێدابێ وتیان نامەیەکی باوکتمان پێ بێ جوابمان بیتەوە و بەیانی ئەمە ئەگەڕێنەوە منیش کە نامەکە دەبینم جەنابی باوکم بە شعری عەرەبی هەم بە هۆنینەوەیەکی جوان هەم بە واتایەکی زۆر مانادار بە چەندێڕێکی جوان تعبیر لە نەخۆشیەکەی و تعبیر لە طەڵەبەکەی و تعبیر لە مەحەبەت و سۆزی دەکا بۆ من کە دەفەرمێ أكتب رسالتي باسم الأحد الصمد إلى قرة عين ابن اسمه أحمد طالب للعلوم ساكن في المدينة يسعى بمرضاة الله بصبر وسكينة سلام عليك حبيبي يا ولدي أنت فخر لأبيك بضعة من كبدي تنسى آلام الفراق تقدم لآمالك كي تكون إماما لقومك كمالك أمك تبكي لك مع أخواتك إخوتك حزين لأجل فراقك دعيد فرمي ولكن ندعو الله لك راجها فترجع للبلد مسرورا وفارحا دعي أودلي ودفرمي وبعد اسمع مني وبعد يا وارث اسمع لما أقول اشتري لي دواء فإنني معلول حربم عبارته وبعد يا وارث اسمع لما أقول اشتري لي دواء فإنني معلول داء يسمى بداء السكري أرجو بأن يشفيني وللمرض بري وأختم رسالتي بسم الله القاضي من أبيك محمد المسمى براضي بمشي واز جوانا هۆنینەوەیەکی جوانی کردو کە بە خەتی خۆی نامەکە ماوە منیش ناچار بووم کە جوابی بەم و هەرچەند من ئێسانە ئەوسا شاعیر نیم و نەبووم بەڵام وەکوەی کە جەنابی باوکم بە شێوازێکی جوان هۆنیوێتی و شعرێکی جوانی نووسیوە بەم دیارە عەرەبیانە حەزم کردو وەکوەی کە فەخر کا بە منەوە منیش بە عەرەبی بووی بنووسم و جواب بەمە و بڵێم عليك سلام الله يا نور عيني يا والدي الحبيب يا تاج راسي يا من لولاه لكنت أحقر من عبد ذليل أسود ومشرد نفسي الفداء لروح أنت صاحبه فداء كل مفارق وحبيبي يا خاطب المحبة مني مرحبا أهلا وسهلا بالوصال والأمر نطيق الأمر بصداقة ومهرول إسراء فيه اخفض لهما جناح الذل والله يعلم أنني محترق لسقمكم ذو حزن وذو أسف أمجا وتما فها أنا مرسل إليك بأدوية تكون بإذن الله شفاء الداء وبلغ مني السلام على صديق الدرب إخوة الأشقاء وكذا أمهاتي طبعا جنابي باوكم سيخ يزاني هبو مشلومة وكذا أمهاتي وأخصهن بالتي حملتني كرها وكرها هي وضعتني
کە سپاس بخۆ هەرسێکیان لە بنەماڵە و لە خانەوادەی ئیسلام و ڕەسەنی کوردایەتی پەروەردە بوون. ئەمجا من جەڵێم سەلامەکەم وكذا أمهاتي وأخصهن بالتي حملتني كرها وكرها هي وضعتني. جنابی دایکم ناوی شەمسەخانە کە هەر مەلازادەیە بنەماڵەیان سپاس بەخوای پەروەردگار ڕەچەڵێکیان هەمویان هەر ئەهلی مەلا و مامۆسای ئاینی بوون. جا من وتومە وكذا أمهاتي وأخصهن بالتي حملتني كرها وكرها هي وضعتني إن كانت للناس شمس يستضيئون بها فكيف بالله من له شمسان. هم شمس كخورة هم شمس كدايكما. دعاء الله ورحم الله من دعا لمريض كريم عالم شامخ ومجاهد. أوجد دعاء محمد عبد الله القائد المتعبد دعاء الله الملقب بالرازي لدعاء وكالم وصلوات الله مع سلامه على دعاء الله محمد الهادي منتهى رسالتي. كأمي بودن يرمى ورحمتي خايلي به لخزاني سهم خوشكيكم هي ناوي سیما خاتونە مجارەی گەڕێتەوەڵێ مامۆسا ئەم نەنامەکەی پێ خۆش بووە کە گەشتووە بەدەستی دواوەی لە ماڵی خۆمان خوێندوێتی و هاتووە بۆ ماڵی ئەوان یەکەم مەرحەبایی ئەوە بووە دایکی بان کردو کە خێزانی خۆیەکە وتێتی ئەمە مەلا ئەحمەد ئەم نامم بۆ ناردووە بە عەرەبیش ئاوا جوابی ئەومەتۆ جاکە ئەڵێ بۆی ئێمەی خوێندۆتەوە لە ئەثنای نامەکەیە بە گریان نامەکەی تەواو کردو و چاوی پڕ بۆ لە گریان و بە دڵێکی ڕەحم و قوڵاوەوە نامەکەی خوێندۆتە کە دیارە منیش بە حەقەت کە نامەکەم بینی لێ بووم گریان وی ئەو تەثیرە لەسەر دڵی بەڕێزی ژیان بوو. ئەوەی بەس بە جەنابی مامۆسا لە شعرا شعرزان بوو. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕسەی زانایان ئەوەی بینیمان و بیستمان لە سەر ژیانی پڕ لە سەروەری ڕێزار زەنەی مامۆسا مەلا محەممەدی ڕازی بەشێکی کەم بوو لە ژیانی پڕ لە سەروەری. مامۆستا 58 ساڵ تەمەنی بوو بەڵام تەمەنێکی پڕ لە بەرەکەت. هەڵبەتە و باسانەی کە مامۆسان باسییان کرد بەشێکی کەم بوو لەبەر ئەوەی مامۆسا بە مانای کەلیمە بۆ خودا سوڵحا بوو مامۆسایەکی زانا بوو و لە پێناودین و خاک وڵات و نیشتیمان کەسێکی کۆچکەر بوو بۆی کە بتوانانی ئیدامە بدا بەو سەرڕاستی و دلێری و بێری کە هەیبوو تا ئەو کاتێک کە مامۆسا سەربەرزانە سەری نەیەوە. مامۆسای عزیز و خۆشەویستمان لە ساڵی 1950 لە پێنجوێن لەدایک دەبێت و لە 2017 بە نەخۆشی لە شاری سلەیمانی وفاتە کات و لە گۆڕستانی کەلەکن بە خاچی دەستبێرن. هەڵبەتە باسکردنی ئەو مامۆستا عزیز و خۆشەویستە زۆر لەوە زیاتر هەڵەگرێ بەڵام کات هەر ئەوەندە دەرفەتی داین بۆی کە بتوانین ئەوەندە لە سەربردە و پلە و پێگە و خزمەت و مەقامی زانستی ئەو مامۆستا عزیز و خۆشەویستە بۆ خۆمان و بۆ ئێوەی عزیز و خۆشەویست بدوین. خوای گەورە دەرەجاتی جەنایی مامۆستا عەلیکە و کوڕوونەوەکانی تەمەنی پڕ لە خێر و بەرەکەتکە لەگەڵ قوتابیەکانی و هەروەها مامۆستاش لە بەهەشتەکانی خوای گەورە لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکان و ڕاستگویان لەگەڵ ئێمەمانیش بێکەوە حەشر کات و کۆمان کاتەوە. سپاسی بینەری و عزیز و خۆشەویستەکەین تا بێگەیشتنەوە بەخوای گەورەتان سپێرم. والسلام علیکم ورحمة الله وبركاته.